سووریای دوای ئەسەد دا بەش بوون بەسەر 5 هێزدا. ساڵێکە ئەسەد ڕووخاوە، ئێستا سووریا لە دۆخێکی تەواو جیاوازدایە، بە ملیۆنان هاوڵاتی سووری لە وڵاتانی جیاوازدا دەژین. هێشتا دۆخی یابووری وڵاتەکە لە هەموو ڕۆکانەوە لەو پەڕی سەختیدایە. ئێستا لە سووریا خواز لە سەرخانووی کرێ زیادی کردووە، چونکە خەڵکێکی زۆر لە وڵاتانی دیکەوە دەگەڕێنەوە بۆ ئەوەی بزانن وڵاتەکەیان بۆ ژیان دەگونجێت تا لە غەریبی ڕزگارێن بێت و بگەڕێنەوە. لەو ساڵی دوای ئەسەد سووریا بێشەڕ نەبووە، بەردەوامیش چاوەڕوانی شەڕی نوێ دەکرێت. سەرەتا ڕووخانی ئەسەد شەڕی چەکدارانی دەسەڵاتی نوێ و عەلەویەکان دەستی پێکرد. هێشتا و شەڕە کۆتایی نەهاتبوو. شەڕی دەسەڵاتی نوێ لەگەڵ کوردیش دەستی پێکرد و تورکیاش پشتیوانی کرد. کۆتا شەڕیش کە تا ئێستاش بە جۆرێک لە جۆرەکان بەردەوامە، شەڕی دروزەکان بوو. وڵاتەکە جۆرێک لە دابەشبوونی تیادا دروست بووە، ئەگەرچی هیچ گروپێک ئامادە نییە بانگەشەی جیابوونەوەی وڵاتەکە بکات. بە شێوەیەک کورد بەشێک لە خەکی وڵاتەکەی بەدەستەوەیە، دروزەکانیش بەشێکی دیکە. ئەوە جگە لە تورکیا و ئیسرائیل کە هەریەکەیان بەشێکی بۆ خۆی داگیر کردووە و دەسەڵاتی ڕەهایان هەیە بەسەریدا. دوای ئەسادە وڵاتە ئەگەرچی یەک حکومەت بانگەشی حکومەتایەتی دەکات، بەڵام لە ڕاستیدا و حکومەتە تەنها لە دیمەشق و ئیدلیب ڕۆڵ و کاریگەری هەیە. لە ناوخۆیەم حکومەتەشدا هەڕۆژە و چاوەڕوانی شەڕی ناوخۆیی دەکرێت، چونکە زیاتر لە 20 گروپی چەکداری جیاواز هەیە. ساڵێکە ئەسەد ڕووخاوە، بەڵام وڵاتەکە نە لە ڕووی ئابووریەوە، نە لە ڕووی سیاسیەوە، نە لە ڕووی ئەمنیەوە جێگیری بەخۆیەوە نەبینیوە. ئەوەی کە ژیانی زۆر گۆڕدراوە، بەشار ئەسەدی سەرۆکی ڕاکردووە لەگەڵ ئەحمەد شەرع، سەرۆکی کاربەڕێکەری ئێستای سووریا. في دخول مدينة حلب